دەرچوونی عێراق لە ژێربەندی حوتی نەتەوەیەکگرتوەکان قۆناغێکی دیکەی ئەم وڵاتەیە لە بواری پەیوەندی نێودەوڵەتەکاندا وایە پێش زۆر لە کێشەکانی کۆتاییاتەوە عێراق ئێستا لە دۆخەکانیە کە لە حاڵی ئێستاەکان کێشە بۆ کرێت دروستکار بە تایبەتی بەدەست کێشە ناوخۆیەکانەوە ناڵێنێت بۆ تایبەتیش ئەوەندەی عێراق تەدەخولاتی خارجی تیاگەێنێت تەدەخول ناکات لە خارجی خۆیان. لە ساڵی 2023 تا ئێستا چەندین جار وتراوە کە سەروەری بۆ عێراق دەگەڕێتەوە. ئەوەی کە پێی وترا پرۆسی ئازادی عێراق وترا کە سەروەری عێراق گەڕاوەتەوە. کردنەوەی سەفارەتی ئەمریکی و هەندێک لە سەفارەتەکانی تر وترا ئەمە سەروەریە بۆ عێراق. تێکێنانی حکوومەت لە عێراقدا دیسان ئەو باس کراوە کە سەروەری بۆ عێراق گەڕاوەتەوە. دەرچوونی سەرباز ئەمریکەکان لە عێراق وترا ئەمە سەروەریە بۆ عێراق. مانای سەروەری ئەوەیە کە دەوڵەت سەربەخۆیی تەواوی هەبێت لە دەرەوە و لە ناو. ڕەنگە عێراق کوێتە گەندەڵەیەکی گەورەتر لە پێشترابوو بۆ پێی مەلەفی دارایی بەتەواتی ئەکرێتەوە دەستخۆی. چاوپێکەوتن ئێوارەی شەممە کاتژمێر 6:30 لە NRT پێشکەشتان دەکرێت.